سەرەتا وەکو پایلێت یان وەکو تەجروبەیە کراوە بە هاوکاری لەنێوان وەزارەتی تەندروستی و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ ڕێکخراوی UNFPA بۆ دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی بۆ ئافرەتانی خاوەن پێداویستی تایبەت لە 7 بنکەی تەندروستی کراوە لە سنووری پارێزگای هەولێر توێژەری کۆمەڵایەتی سەردانی ماڵەکان دەکەن سەرڕای ئەوەی کەوە چ پێداویستێکیان هەبێ بۆیان دابین دەکەن جگە لەوەش ئەگەر هاتوو پێویستیان بە خزمەتگوزاری تەندروستی هەبوو تەحویلی ئەو بنکە تەندروستیانە دەکرێن ئەلەوێ خزمەتگوزاری تەندروستیان بۆ دابین دەکرێت. پرۆژەیە تاوەکو ئێستاکە نزیکەی 1000 کەس دانراوە وەکوەوەی ئەنجامەکە ئەوەیە 1000 کەسە سوودمەند بن بەڵام ئێمە داوامان کردو ئەوە درێژ بکرێتەوە پرۆژەکە تەنانەت داوا کراوە بۆ خاوەن پێداویستی ئەوانەی کە پیا و منداڵ و ئانەش بێتن بگرێتەوە.